بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێە لە ڕووماڵی ئێمە وەکو تیمی کەناڵی ئاسمانی پێیام لە هەڵەبجەی شەهید بۆ 16 سێ لە یادی 37 ساڵیادی کارەساتی کیمیایی بارانکردنی هەڵەبجە ئێستا لە هەڵەبجەی شەهید لە یەکێک لە مۆنمنتەکانی شەهیدانی ئەو شارە لە گوندی عەنەب لە بەرزایەکانی گوندی عەنەب کە زیاتر لە 400 شەهیدی تێدا بە خاک سپێردراوە. ئێمە مانەوێ یادێک لەم شەهیدە بەڕێزانە بکەینەوە، یادێک لە کیمیایی بارانی هەڵەبجە بکەینەوە لە ساڵی 1970 بەدەستی ڕژێمی باسی ڕووخاوی نەگریس و پیس کە ئەو کات بەهۆی ئەم کیمیا بارانەوە هەزاران ڕۆڵەی ئەم شارە شەهید بوون و تەواوی دانیشتوانی ئەم شارە هەڵهاتن، ئاوارە بوون، بریندار بوون، ماڵ و حاڵ و ژیانی خۆیان بەجێهێشت. یەک پارچەی ئەم شارە بوو بە شەهر لەبەرەوەی فڕۆکەکانی ئەم ڕژێمە بە پشتیوانی ئەو کاتەی نێودەوڵەتی توانیان بەبێ گوێدانە مافی مرۆڤ بەبێ گوێدانە ڕەچاوکردنی یاسا و ڕێساکانی جەنگ کە ئەو کات لەگەڵ ئێران هەیان بوو، دانیشتوانی بێتاوانی ئەم شارە ژەهرباران بکەن و دوجار هەزارانی لێ شەهید و بریندار بکەن. ئێمە بەو یادەوە ئێستا لەگەڵ بەڕێز کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم لێپرساوی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری کوردستان کە تەشریفیان لێرەیە قسە و باسێکەکەین لەو واقعی کە بوونی هەیە، نەک لەوەی کە ئێمە مانەوێ بە موزەیەف بیخەنە بەرچاوی خەڵکی و دروستی بکەین. بەڕێز کاک حاجی بەخێر بێن، زەحمەتتان کێشە، سپاسانەکەین کە لێرە. کاک حاجی چیتان هەیە سەرەتا بۆ 37 ساڵیادی کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجە؟ ئێمە هەمووەکو هەڵەبجە یەک هەمووکو کۆمەڵی دادگەری لە هەڵەبجە. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، سەرەتا سپاس و ستایش بۆ پەروەردگار، درود و سڵاوات بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. هەم 37 ساڵیادی کارەساتی هەڵەبجە هاوزەمانە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان. ئینشاءڵڵا تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵ بێ و شەهیدەکانیش ئینشاءڵڵا شوێنیان فیردەوسی عەلا بێ و داواکەین لە پەروەردگاری میهرەبان شیفای برینارەکانیش بدا و سەبوری کەسوکاری بێنازیشیان بدا. ئێمە لە مناسبەتێکی ئاوا بە پێویستێکی شەرعیە زاین هەمیشە بە بەرز ڕایگرین، چونکە ئەگەر گوزەرێ بە قورئانە بکەیت چەندین داستانی گەوری تایە وەکو ئەسحاب الأخدود، وەکو مناسبەتەکانی سەرکەوتنی حەزەتی موسا بەسەر فیرعەون و کۆمەڵێک مناسبەتی گەورە کە لە قورئانە کە یەک لە سەرسەی قورئان داستانە. ئەو داستانانە بۆ ئەوەی کە دەوری قورئانەکەی هەمیشە وە بیری خەڵکیێنێتەوە کە زەمانەکانی پێشوو چۆن بوون ستەم و جەور و بەکارهێنانی دەسەڵاتێکی خراپ لە تاریخە قورئان بۆمان باسەکە. لەبەرەوە ئێمە ئەم مناسبەتەیش کە لە کۆتایی سەدەی ڕابردوو ڕوویاوە پێویستەکە ساڵانە بە بەرز ڕایگرین بۆ شەرمەزارکردنی ئەوانەی کە نەیانتوانیەوە خزمەت بە مرۆڤایەتی بکەن و لە پاڵیشە شەرمەزارکردنی ئەوانەی کە دەستی هاوکاریان هەبووە چ لە عێراق چ لە دەرەوە بە فڕۆکە بە کیمیایی بەوەی جۆرێک لە هاوپەیمانێتیان دروست کردووە بۆ قەتڵ و عامکردنی گەلانی دنیا و هەڵەبجەیشێکێکە لەو شوێنانەی کە بەڕاستی بەر تووڕێی و غەزەبێکی ئەوانە کەوتووە کە بە شێوەیەک لیانداوە هەموو ڕۆژێک برینەکانی هەر تازەیە. یعنی ئێستا گە بڕێی گوزەرێ بەناو شارا بکەی ئەو خەڵکە کە بەشداری ئەکا هەمووی ئەڵێ ئەو ڕۆژەیە کە کارەساتەکە ڕوویاوە. بۆ چونکە معاناتەکانی برینەکانی هێشتا زیندوون، ئازارەکانی هێشتا لە زیادبوونان. ئەوش ئەوە سەلمێنێک کە بەڕاستی
حەجمی کاراساتەکە زۆر زۆر گەورەیە وەکو پێویستیش خزمەتێک بە و کەیسە نەکراوە برینەکانی هێشتا هەر پڕ لە ئازار. حەجی چی ڕێگر بووە لەوەی خزمەتی ئەم شارە بکرێت؟ جەناب دەفەرمووی کارەساتێکی گەورەیە فعلەن گەورەیە لە ئاسی نێودەوڵەتیە دەنگدانەوەی گەورەی هەبوو یەکێک بوو لە مبەڕێر و پاساوەکانی لادان و ڕوخاندن و هەرسپێهێنان نرخەمی باسی ڕوخەوی پێشوو لە ئاستی عێراق. بەڵام بەڕاستی کە دەیتە سەر ئەرزی واقع و کەنۆرە دێتە سەرەوەی بابڵین ئاوڕ بەلای ئەم خاوەنی ئەم داستانە بکرێتەوە مووقعی و جیگرافی ئەم داستانە بکرێتەوە و پێگەیشی بۆ دروست بکرێت خزمەتی خەڵکەکەی و شارەکەی بکرێت هیچ ینی زۆر کەم لەسەر ئەرزی واقع ئەمە ئەبینی ڕاست چی ڕێگر بووە لەوە خۆی بەڕاستی کورد بە شێوەیەکی گشتی بێکەسە بەش کراوەکو گۆشتی قوربانی دابەشکرا بەسەر وڵاتانە ئێمە لە ئەسڵا خاوەنی کیانێکی سەربەخۆی خۆمان نین ناتوانین پامی خۆمان ڕاستە و خۆ بگەێنین هەر لە ڕێی دۆستەکانمانەوەگە پامەکانمان گەی بێ بە ئەو شوێنەی کە پێوترێن نەتەوەیە گرتوەکان ئەو بەڕاستی وایە بووتایە وڵاتەیە گرتوەکان چونکە نەتەوەیەکی وەکو نەتەوەی کورد کە نەتەوەیەکی گەورەیە لە منتیقەکە بوونی نیە لەناو کۆمنی نەتەوەی یەگرتوەکانە ئەوە هەر لێوە دەست پێەکە هەتاوەکو ئەوەی کە ئێمە بەڕاستی ئەوە نەمان کێشە بە دەورە ئاڵاوە و ئەوە نەیشمان لە ناوخۆی خۆمانە کێشەمان بۆ دروست بووە نەمان پەژاوەتە سەر ئەوەی کەیسە گەورەکانمان بە بەرنامەیەک بە جینۆساید بناسێنرێ کە دوای ئەوە ئیستحقاقی و بە جینۆسایدە چییە یعنی ئیمتیازەکانی عقوبە و دادگایکردنی بکەرانی ئەوانە بەڕاستی کۆمەڵی شتێکن کە دەنگی مەزڵومێتی ئێمە وەکوایە لە ناو بیرێکە هاوارکەی یعنی نەگەیەوە بە شوێنی قەرار و وڵاتە زلێزەکانیش خۆیان کە لە پشتی ئەو کارەساتەوە بوون هەتا ئیشیان بە ڕژێم هەبوو دەستیان لە پشتێدا بەڵام لە کاتێکە کە کارەساتی هەڵەبجەی خۆڵقان کێشەی بەناوەنفاری دروست کرد لە بەرزانەکان ئەو کارەساتەی دروست کرد چاویان لێ نوقاندە بوو بەڵام کە هاتن لە ساڵی 2023دایان لە ڕژێم و ڕۆخانیان بە بەهانەی ئەوەی کە چەکی کۆکوژ هەیە بەڵام کە ئەگەڕان چەکی کۆکوژ نەبوو ئەمریکا کەوتووە ژێ پرسیارێکی زۆریان لێکرد لەو کاتە خەریب و وای لێ بێ کە پاسایەک بۆ بێنەوە ئەمە ئەم داگیرکردنە هەڵە بووە چونکە ڕژەم چەکی کۆکوژی نەبووە لەو کاتە بەیانێ دەرکرار بە ناوی کەسوکاری شەیدانی هەڵەبجە بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزیۆمانە بڵاو بووە ئەلامی کوردی زۆر بروزی پێدا یەکێک لەوانە نووسرا بوو کێ ئەڵێ ڕژێم چەکی کۆکوژی نییە بابێ سەردانی هەڵەبجە بکە بابێ سەردانی گۆڕە بە کۆمەڵەکان بکە بابێ سەردانی بەرکەوتەکان بکە بابێ سەردانی پاشماوەی ئەو ساڕۆک و بۆمباوشتانە بکە لەو کاتە کۆڵین پاوەر وەزیری خارجی بوو هاتە مۆزاری شەیدانی هەڵەبجە کە وەزعەکەی بینی و مۆنۆمنتی بینیۆمانە وتی ڕاستە کێ ئەڵێ ڕژێم چەکی کۆکوژی نییە بابێ سەردانی هەڵەبجە بکە ئەو بەیانە من لە شوێنێکی شاباسی زیندوو ئەو بەیانە کە یعلامی کوردی ئیشی لەسەر کرد من نووسیم ئەوە منەوە مێژوو لەبەرەوە من وەکو کەسوکاری شەیدانی هەڵەبجەیش ئەندامێکم لەوەی کە لەنا ئەم شارە گۆڕێکی بە کۆمەڵمان هەیە یەک بۆمبای خاص لە ژێرزەمینی ماڵی کاکەم دراوە هەموو کەسوکار و برازا و پورسا و کەسوکارمان هەمووی بەجارێ شەید بووە لەوێ گرنگ ئەوەیە هەنێ جار هەیە بە بەیانێک ئەتوانی معدەلێکی گەورە بگۆڕی ئەتوانی ئیش لەسەر مۆزا بکەی بەڵام خەمساردی دەسەڵاتی کوردی خۆشمان بەڕاستی لە ئاستاوانەکە شتێکی شەرمنانەیە وازانەیە باز لەم قەزەیە بکە لەسەری ئەگوێ بەڵام بە دیویکەوە من قەزەیەکی زۆر گەورەیە هەتا باسی ئەم کارەساتانە بکرێ بۆ خۆیان ئەتوانن بیکەنە پاساوێکی گەورە بۆ ڕاکێشانی سۆزی مرۆڤ دۆستانی دنیا لە هەر شوێنێک هەن بەڵام ئەمەکە نەکراوە ئومێدەکەی حەزی ئەگەر وردی کەینەوە مەسەڵەن ئێوەش لە بەیاننامەیەکتان دەرکردووە لە میادەیە باسان لە دۆخی خراپی هەڵەبجە کردووە دۆخی خراپی خزمەت گوزاری دۆخی خراپی بنیادنانەوە دۆخی خراپی ئاوردانەوە لە قوربانیان بۆچی هێشتا
هەڵەبجە دۆخی خراپە لەکوێوە خراپە ئەگەر پێمان بڵێ خراپەکە چۆنە ینی وێنەیەکمان پێ پیشاندەی بۆ چۆن ئەو ساوتتان مەسەلەن هەڵەبجە کێڵێ هەڵەبجە یان کێڵێ ڕژێم چەکی کۆکوژی نییە بابێتە هەڵەبجە کێش هەڵێ هەڵەبجە دۆخی خراپ نیە بابێتە هەڵەبجە مەسەڵست ئەگە تۆ وێنەیەک پیشانی ئەو خەڵکە بدەیت لە دۆخی خراپ مەبەستان چییە؟ ئێمە هەڵەبجە ئەگەر بەراوردێکی بکەین لە نێوان پیلانی دوژمنەکان و بێپلانی دۆستەکانیە گرفتار بوو لە ژێرە عینوانە توانی کێشەکانی کۆ بکەیتەوە پەنجە بخەیتە سەر خاڵەکان پیلانی دوژمنەکان چەندێک گەورە بووە بێپیلانی دۆستەکانی چەندێک کارەساتی لە پاڵ ئەو کارەساتا دروست کردو. ئێمە لە دوای ئینتیفاازەکەەوە کە هاتوێنێتە ناو شاری هەڵەبجە یەکەم کۆبوونەوەیە کە دروست کرا بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە ئەو کاتە من بەرپرسی علاقات بووم کۆبوونی حیزبەکانمان کرد قایم قام و هەموو حیزبەکان بەشداریان کرد لە ساڵی 92 یەکەم کۆبوونەمان بەستۆ بۆ بە ڤیددیۆ شەیەک و دیکومنتاری هەیشە بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە لە ساڵی 92 لە 92 تا ئێستا ئەم کەیسەی هەڵەبجە ئەهێنرێ ئەبرێ ئەهێنرێ ئەبرێ هەنێک کەس دیوارەکە هەنێک کەس ئەی ڕوخێنێ هەنێک کەس یعنی ئەی ڕێسێ وەکو کوردەواری هەنێک کەس ئەی کاتۆ بەخوری ئەمە بەڕاستی لە بێپلانی دۆسەکانیە قزەی هەڵەبجە بەشێکی ئەو معاناتەیە ئیسە بۆ نمونە سەیری یادەکانی ساڵانی پێشوو بکە ئێمە ڕێشکمان دەرها هەتا هەڵەبجە بێ بە پارێزگا هەموو ینی لایەنەکان لیژنەکان کەسوکاری شەیدان چالاگوان ڕێکخراوەکان زانایان ئیدارەی منتیقیکە بە هەمومانەوە ڕیشپی یعنی کردومانە دروشمێکی گەورە ئەم ساڵ لەو تەوقیتە بۆ نمونە پارێزگار بەشداری ناکە یعنی ساڵان ئێمانە بە پاساوی کە خانشین بووە ئەوی سسنا تازەشاندانێنەوە پارێزگای تازیان ئەڵێن بە وەکالەت داناوە مەژ سڵمێکی کەیە لە هەڵەبجە لە کاتێکا ساڵان وەزیری شەهیدان سەرپەرشتی یادی هەڵەبجەیە کرد بۆ نمونە سەیری حەزمی یادی هەڵەبجە بکات چەند بچووکە کرێتەوە زۆر باشە ئەمە دەرفەتێکە بۆ پرسم گۆمەڵی دادگەریش بەشداری یادی ئەم ساڵی نەکردووە بۆچی بەڵێ ئێمە بەڕاستی لەو بابەتانە بە پلانێکی مرکزی خۆمان کە سیاسەتی کۆمەڵی دادگەریە هەم بۆ مناسبەتەکانی ڕاپەڕین و ئازاری بەهاری 1970 ئەمانە بەڕاستی کۆمەڵی ئازارن بۆ مناسبەتانە بڕیارێکی تایبەتی خۆی هەیە ئێمەش دێرە مناسبەتەکەمان بە چەندین بەرنامەی خۆمان بەڕێوە بردووە یعنی بەڵام لە ئەو نیگەرانیتان هەیە لە بەشداری ئەمە بەشداریکی ڕاستە خۆمان لە لیژنەکان ئەمە تعبیرە لە نیگەرانیتان بەرامبەر بە و خزمەتی کە بۆ هەڵەبجەکرێت تەنیا نیگەرانێکی ئاسان نییە بەڵکو ئێمە بەڕاستی بەجددی لە دوای شانزەی سێ ئەمانەی لەگەڵ لایەنەکانیش قسە بکەین کە ئەو وەزعە تێپەڕێ کارەساتێکی گەورە ئێنێ بەسەر هەڵەبجە چونکە بۆ نمونە ئێمە چەندین ساڵە ئیش لەسەر وەکرێ حکوومەت یاریێم لیژنەی دروست کردووە لەگەڵ بەغا تەنسیقی کردووە یعنی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە لە پێکاتەکانی عێراق دروست بووە پرۆژە یاسای هەرێمی کوردستانی قبول کردووە خۆشی کردوێتەوە پرۆژە یاسادایەتەوە پەرلەمان نەوەساوە بە دیار ئەو نەتیجەوە خۆی چەندین بڕیاری دەرکردووە یعنی بڕیارەکان لە هەڵەبجە چەندین فەرمانگە کراوەتەوە عێراق کردوێتیەوە ئەمان یەکسەرە چەند وەڵای ئەمانەی هەڵەبجە بێ بە پارێزگا کاکەم هەموو قۆناغی بڕیوە قابل ئەنجومەنی وەزیرانی عێراق بەشی یاسایی نییە خەڵکی پسپۆڕیتیانە چۆن ئەم بڕیارانەدا نشینگەی کردوێتەوە پاساپۆرتی کردوێتەوە حرەس حدودی کردوێتەوە بۆ نمونە کارتی نیشتیمانی یعنی زۆر بەش اینجا بودجەی بۆ عێراق تەرخان کردووە وەزارەتی تەختیتی ڕاست پاردۆ بۆەوەی نەخشەی پارێزگای هەڵەبجە ڕێخێ زۆر بڕیاری دەرکردو عێراق ئەمان هەموو جارێ ئەچن لە نوکە دەست پێکن وەڵای ئەمانەی هەڵەبجە کاکە ئەم هەموو قۆناغە بەرپرسیارەتگەی سەکەوتە سەر دەسەڵاتی عێراق بەپێی زانیاریەکانی من کە عەبدوڕەحمان یعنی یەکێک با بڵێن لەوانی کە لە بەغا بەڵی هەڵەبجەی وتی بێ
مەسەوتویان کاکە ئێمە خۆ چارچەوەی هەماهەنگی هەیە لە ئیتاری تەنسیقی لە بەغاوە دوو حیزبی گەورەی کوردیشی تایە ینی بۆچی لەوێ داکۆکی لەم قەزەیە ناکە ئێمە مەسا داکۆکیەکە ئێمە دوای ئەوەی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە کوردیشی تایە و پێکاتە گەورەکانی عێراقیشی تایە تەبەنی ئەمەیان کردووە ئیتر ئێمە بڕێن لە لایکەوە دنکردنکە لەگەڵ هەنێک کەسایەتی و شخصیاتە قسە بکەین ئەو وەزیرەکانی لەوێ یعنی خۆی لەوێ کە پشگیری کردو ینی کیانەکەی پشگیری کردووە ئەمە بەڕاستی بێتەنسیقەیەکە بێپلانیەکە لە ئێمە سەرچاوەگری یانیوەکو خەڵکی منتیقەکە ئەمە دیوێکی کەی ئێمە بەڕاستی بۆ نمونە سلێمانی کاگەڤاڵە بوو بەکرد لایەنەکەی سەحبی کردووە لە حکوومەت بەڵام وەکو پارێزگار هەر بەردەوامی هەیە هەتا کەسی ئەخرێتە شوێنی ئێمەش بە پارێزگاری هەڵەبجە بە ئیسtisنا هەر بمێنێتەوە هەتا یەکێ بە پارێزگاردانرێ یعنی ناکرێ ئیسە بۆ نمونە بەڕێزێکدا بنەی بە وەکالت ئێمە کێشەمان لەگە شخصەکانان نییە من لێرەوە داوای لەکەم قوبوڵی نەکە بۆ من نەخشەخانیان وەکو قایمقان داناوە سەرباری ئەرکەکەی خۆی بە وەکالەتەوە ئەمە زوڵمێکە لە هەڵەبجە بووە لە خۆیشی ئێبا بەڕسمی فەرمانی بۆ دەرکەم بڵێنەوە بڕیارماندا بەڕێز نەخشەخان کرا بە پارێزگاری هەڵەبجە چی تێ کێشە کێشەیە لەوە ئەگەر بێت و حسابەوە بکەی پرسیار ئاڕاستی جەناب بەڕێی ئێوە بۆچی ئەوە ناکەن ئێمە بێپلانی دۆستەکانیتی بۆی باسم تەنها بێ پلانیە یان بۆ نیشتی ترە ئەنواعیشتی تیاخێنە بەڵام بە عموم یعنی لە هەنێک کەسا وازانن ئەمە نقطەیەکی مویمەڵا لیژنەیە دروستەکەن ئەچن بۆ بەغا ئەچن بۆ بەغا مەحافظ نابن لێ پرسیاریان لێکرێن جاگەرەوە مەحافظان ئەیکوا محافظەکەتان کا پارێزگارەکەتان ئەو ساڵی شەر عبادی لێ پرسی بوون لەو مۆزۆ ئەمانە بێپلانیە یعنی شتێکی بەسیط نییە بڵێن بەسەریات تێپەڕین یعنی ئەوە قەینەوەڵاوە نەمانزەیەکە کەمانە چەندبارە بوونەتەوە لەبەرەوە پێویست بەوەکە حکوومەت هێرێمی کوردستان لە ئاستی بڕیارەکانیە بەجددیتر یعنی لەسەر قەزێکە قسە بکە یعنی بێتە گۆ بڵێ ئەمە داوایەکی ڕەوایە ئەم شارە ڕۆژ بە ڕۆژ خەڵکی بێهیواکرێ بەشێ لە بێهیواکردنەکەی بڕیارەکانی حکوومەت خۆیەتی بڕارەکانی حکوومەت خۆیەتی لە 2015 پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی هێناوەتە مۆنومنتی هەڵەبجە یاسایەکی دەرکردو بۆ هەڵەبجە کامە ئیش بەو یاساکری یانەوە چەند خولتیە بەڕێ وەزعەکان کێشەکان بەڕاستی هەروکو خۆیان ماون ئەنجا ئەمانە لەگەڵ کێشەکانی کە ڕێک یەخەیتۆ تەسیرێکی سلبی دروستەکە لە هەورامان زۆر ئێمە من ئەندامی لیژنەی بە پارێزگابوونی هەڵەبجە بووم لە حکوومەتی هەرێما 5-6 وەزیر کە قوبا خۆی سەرپەرشتیە کرد لەوێ من تەرحم کرد کە هەورامان ببێ بە قەزا هەتا سیروان ببێ بە قەزا چەند شارەدەی گەورە هەن ببن بە ناحیە بۆ ئەوی یەکە ئیداریەکان فراوان کرێن ینی ئەم بە پارێزگابوونە لەوحەیەک نەبێ بگۆڕێ لە قایمقامێتەوە بۆ پارێزگا ئەبێت تەسیراتێکی ئیجابی وە گەشەیەکی هەمەلایەنە لە منتیقەکە دروستکە ئەمە بۆ ناکرێ یعنی ئەمانە کۆمەڵێ پرسیارن بەڕاستی دروستە بن لەسەر حاجی ئێوە ئەم ڕخنەتان هەیە ئەم کلەیەتان هەیە دەست پێشخەریتان نەبووە بۆ ڕێخستنەوەی نێوماڵی هەڵەبجە بە جەماوەریکردن و بەخاوەنیکردنی جەماوەری هەڵەبجە بۆ قەزیەکەی ینی ئەگەر ئیشێکی واتان کردبێت تا چا ڕاستەیەک توانی وتانە ئەنجامێکی ئیجابی بەدەستبێنەوە یان بە پێچەوانەوە ڕێگەرەکانتان چی بووە لەوەی کە مەساری ئەم قەزیە چاکەنەوە ئێمە زۆر هەوڵماندا ئیدارەی منتیقەکە دەستگایەکی چاودێری بەسەرەوە بێ ئەویش وەکو ئەنجومەنێک بڵێ یعنی زۆر هەوڵماندا ئەمە کوفری یاسایەوەمە ناکرێەوەمە ئاوەمە هەڵبژە ئێکاکە ئەگەر ئەنجومەنێک بۆ هەر مەحافەزەیەک دروست بوو بێ خەڵکی مەحافەزەکەی دەنگی پیاوە کە ئێمە پەرلەمانمان هێناوەتە مۆنومنتی هەڵەبجە کە یاساکە دەرەکا وەکوایە هەموو کوردستان دەنگی پیا بێ بێرە ئەمە پاساوێک نییە ئەو کوفری یاسایی نییە 4 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانکراوە هێشتا سەرۆکی زۆر شت لەوانە لەبەرەوە ئەم پاساوانە نەیخوارد بەڵکو شتەکە سەرکەوتوو بوو بۆیە ئێمە بەڕاستی چاودێری
بەسەر ئیدارەی منتیقەکەەوە ئەنجومەن بەڵام لە پاڵ ئەوە ئێستا ئەنجومەنێکی پشتیوانی بۆ پارێزگای هەڵەبجە دروست بووە ئێمە زۆر تەژێمان کردو ئێمە زۆر دەستمانە بووە لەوەی شتێکی وابێ دروست ببێ بەڵام وەکو ئەوەی کە لەگەڵ تەواوی بۆچوونەکانی ئێمە یەک ناگرێت ڕاوێژیان لەگەڵتان هەیە وەکو پێویستیش نییە ئێستا بۆ نمونە لەم جەوا کە ئاوا سیرەکەین ئەمان ئەبێ ئەو بەرپرسیارەتێ بخەن سەر ئەوە نەچنە کۆڕ و کۆبوونەوەیەک کە تعبیر لەوە بکە هەستکەی قایمقامێ دەی بابەڕێەوە باز لەوە کە محافەزەیە ئێوە ئەنجومەنێک دروست بووە بۆ پشتیوانیکردن لە پارێزگا یعنی لێرا کە پارێزگاکە ئەبێت مووقیفیانە وایە لەم شانزەی سێ ئەبێ بڕیاری پارێزگارێکی نوێ دەرکری ئەمە بێ مووقیفیانە بێ ینی ناکرێ بەڕاستی ئەمە کوورە قەیناکە وەڵی وا بیرمان لێ کاکە من نابێ ئەمانە پلانێکی وردن بۆ نەفشە هینم کردە باسی مووقف و هەڵوێستە کردیان بوو ئێستا مووقفێکە بۆە بەلاین کەمەوە ئەمشەو لە بەرامبەرەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێچەوانی حکوومەتی عێراقی ئەمڕۆی نەکرد بۆ بشوو شانزەیسی هەمومان دڵمان خۆش بوو گرنگیدانێکی عێراقە کەوە ئەمڕۆ کرایە پشوو لەبەرەوەی کە بێتە ناوێکی دیار لە لای حەی خەڵگە پرسێ ئەڵێ بۆ پشووە ئەڵێ بۆ پشوو ئەڵێ لەبەر ئەوە ئەم پرسیارانە گرنگە بۆچی ئیدارەی ئێرە یانەوە ئەنجومەنە هینێکی نەبوو ینی کۆمنتێکی نەبوو لەسەرەوەی کە حکوومەتی هەرێم نەیکرد بە پشوو ئەسڵەن محافەزەکان دەسەڵاتیان هەیە ئەوە گلەیەکە بۆ پەرلەمان و بۆ حکوومەت کە نەیکردوەمایان بەجیا بەڵام محافەزەکان دەسەڵاتیان هەیە ڕۆژێڵێ سەرمایەکی سەختە لەبەر باری نائاسایی ڕاگەێنێ سێ ڕۆژمان کرد بە پشوو ئەی هەڵەبجەوە نایەنێ بڕارێکی بۆ دەرکەی بڵێ کاکە لانی کەم 16 حەڤەم کرد بە پشوو نایەنێ ئەی بۆ نەورۆزەیەنێ یعنی بۆچی بۆ پارێزگاری هەولێر بە بۆ نێوەڕینی هەولێرەوە ئەیوانە ئەمانە پاساو نین ینی بەعزێک کەس ینی شتەکە بەکەم دیدە سیرەکە ئەمانە ئیهمالین ینی دووبارەی شەبنەوە چەندبارەی شەبنەوە بەڵام ئەمانە وا لەوەیەکە خەڵکەکە لە بێئومێدیە دائیمە مەشغوڵ کرێ بە هەنێشتی دووبارەوە ینی نەچینە سەر ئاساسی کێشەکانی خەڵەوە چی بە خزمەتکردنی هەڵەبجە ئەبین چیتان هەیە بۆ ئەوەی کە ئەمە خزمەتکردنە بە هەڵەبجە ئێمە هەمیشە لەسەر چەند تەوەر لە بەیاننامەکەشمان دەرمان کردووە لەسەر چەند تەوەرە بە ئیشکی و ئیشیشمان کردووە ئێمە لە ساڵی 1970 لە بەردەم سەفارەتی ئەڵمانە لە تاران لە 1970 عەفو لە ساڵی دوای کیمیاباران لێو لە بەردەم سەفارەتەکانمان هەموو هێناوە هەژەوە وەلحاصڵ ئەمە قەزەیەکی گەورەیە هاتۆ بە سەرمانە ناوێ بێدەنگ بۆیە ئێمە لەوە نووسیمانە پۆلێنمان کردو بە چەند تەوەرێک لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی بە جینۆسای ناساندنی ئەبێ ئیشێکی گەورەی لەسەر بکری لەسەر ئاستی عێراق ئەبێ ئیشێکی گەورەی لەسەر بکرێ شەرحمان داوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاسی ناوخۆی پارێزگای هەڵەبجە لەبەر ئەم چوار خاڵەیە ئەم چوار ڕەهەندە ئەمانە وەکو سێکتەر جیامان کردوێتەوە پێویستەکە لەسەر ئەم چوارە بەردەوام ئیش بکرێ یعنیەوە نییە بڵێن نقطەیەکە پێگەشت هەموو ساڵێک لەسەر ئەو چوار نقطەیە ئیشەکەن لەبەر ئێمە لەوانە نین بڵێن بۆ نونە بە شتێکی کە کۆنکردن و ئەومان لەبیر بچێ تاوانێکە بەرامبەر ئەمانە کراوە خەڵکێکە ئەوە تا قوربانی داوە ئەوانەی سەبەبکارن ئەوانەی لە پشتیوان پێویستکە دادگایی بکرێت دەبڕیسە سەری کۆمەڵی قوربانیان کە بێناز کۆبنەوە الحاصل وەڵا کەیسێکمان هەیە نە پشتگیرێکیان نەکرێ نە پەرلەمانی کوردستان بە جینۆساید دەیناسێنێ نە بە ڕسمی داوا لە عێراقکە کاکەم قەزێ بێ ئاوە بێ بڕۆ سەری کۆمەڵی قوربانیان کە خۆ بەزەوی پیانایەت کەسوکاری شەیدان بە هەمان ئەویش تعبیرەکە لە کەسکاری شەیدانێک یعنی ئەمە قەزێ بڕۆ بەرکەوتەکان یعنی بڕۆ بزانە چەندێک مەساریفیان هەیە ڕۆژانە لەسەر دەرمان ساڵانە چەندێک سەرفەکەن لەسەر هاهاتشێت بەڵام حکوومەت یاریمەکو پێویست ئەگەر ساڵی جارێک یا لە تەمەنیان ناجارێک گەشتێکی پێکردبن ئێمەکەی وایە بڕۆ لە شوێنانی کە بزانە چی ئیمتیازێ بۆ ئەوان هەیە و لێرەش چی ئیمتیازێکی ئەمانە بە بەراورد یعنی بە دوواداچوونەکانی ئێمە ئەمانەمان ئیش لەسەر من خۆم بۆ خۆم لەم چەند ڕۆژانە تەلەفۆنم بۆ وەزیری شەیدان کرد
بۆ وەزیری شەیدان فەرموو کە عەبدوڵڵای حاجی مەحموود وەزیری شەیدانە بەشداریەکەی خۆت یعنی بەشداری ناکە ئەویش نیگەرانی هەیە هەیەی بەس حەزەکەم لێ پرسن ڕۆژە بۆچی بەشداری ناکی ئەمە پرسیارە ینی لە کاتێکە پەرلەمان بڕیاری دەرکردووە حکوومەت دەری کردووە سەرپەرشتی یادەکانی بۆ نمونە هەڵەبجە و ئەنفال و ئەوانە وەزیری شەیدان ڕاستەوخۆ ئاماژەی قسەکانت بەڵگەێنێتە ئەوەی کە هەستەکەم لەسەر و خەر و هەموو لە هەندەکانەوە ینی هەڵەبجە تەحجیم کراوە ئێمە دیدگای ئێمە هەمووی ئەمانەمان خوێندێتەوە بۆیە هەمیشە لە ئاخیری قساڵین ئێمە لەسەر ئەو چوار ڕاهەندە ئیشەکی خارجی عێراقی هەرێمی ناوخۆی هەڵەبجە لەبەرەوە ئەمە قەزەیەکە بۆی خەڵکی دەڤەرەکەی خۆمان بە باشی لەو پەیامانە ئێمە تێگەن ئەزانن بەڕاستی ئەمانە بۆ دەربازبوون لەم بارودۆخە لەم قەیرانەوە چی بە چارە سەرزانە بۆی ساڵی داهاتوویشی لەسەر بکرێت بزانم لە چێوە دەست پێ بکرێت و بەکوێ بگە ئێمە هەموو ساڵێک پێویست بەوەکە ئێستا 16 سێ ئەمڕۆ لە بەیانیوە لیژنەیەکی ئامادەکاری دروست بێ بۆ 16 ساڵی 2026 هەر ساڵێک لە ژێر عینوانێکە کەرتێک بە ئامانج بگیرێ بۆ منە کەرتی کارەبا ساڵی داهاتوو ئێمە ئیشمان بەس لەسەر کارەبا بێ ساڵی داهاتووتر لەسەر پەروەردە ساڵی تر لەسەر تەندروستی ئێسێمە دنیای کێشەمانەیە لەم شارە بڕۆ ڕاپرسی بکەێت چەند کەس بۆ منە لە ماوەی ئەم مانگا وەفاتی کردو بزانە چەندێکیان لە خەسەخانە ئەهلیەکانی سلێمانیە چەندێ مەساریف بۆ کەسوکاری دروست بۆ ئەنجاوەفاتی کردووە ئەی خەسەخانەمان نییە ئێمە بەڕێوەبەراتی تەندروستیمان نییە ئەی بۆ لە کۆرۆناکە ئەو هەموو خەڵکە پێشوازی لەکرای بۆ ئێسە نییە یعنی ئەمە قەزە هەتا لە ڕووی ئەمنی نەفرە گیرەیەک سەرنجێ بۆ سلێمانی بۆ ئێرە مەحافەزە نییە لە کەرتەکانی کە یعنی لەمان ئێمە لێرە حاکمیتیان نیە داواکاری گشتیتیان نیە ئەمانە ئەبێ بکرێن بە سێکتەر هەر ساڵێ لەژێر عینوانێکە ئیش لەسەر یادەکانی هەڵەبجە بکرێ بۆ ئەوەی بۆنەوەکانی داهاتوویش ئێمە بۆ نمونە لە ساڵی هەشتاونەوە من باوە بڵێم هەشتاونەوە من خۆم بۆ خۆم سەرپەرشتی مناڵانی هەتیومان کردو لە ئۆردوگاکان ئەگەر مناڵێک لەو ساڵا یەک ساڵان بوو بێ هەتی و بێ ئێستا 37 ساڵە وەێ مامۆستا ئێمە ئەڕۆین ئەم جیلە ئەڕوا بەسەبێ پلانێک بۆ خۆماندانین جیلەکانی دوای ئێمەش هەر ساڵی ئەم مناسبەتە بە لەژێر عینوانێکا بەڕێوەبرن بەڵام ئەم بێ پلانین یاعی وای لەوە کردو تەڕحەکان وەرنایە بە حەساسیت وەرەگیرێ وەکو باسمان کرد لەبەرەوە تۆ ئەبێ ئەم حەساسیتان لەسەر هەڵەبجە لابەی ئەمان لەسەر هەڵەبجە لابەی وەکو مەسلحەتی منتیقەکە چی معقولە ئیتر کەسێک ئەگەر لایەنەکەی لە حکومت بێ لە حکومت نەبێ گرنگەوەی قسەکەی ڕەوا بێ کەسێک هاوڵاتیە کە پێشنیارێکی چاکی وەرگیرێ یعنی لەبەرەوە ئەم مۆزوعانە بەڕاستی ئێمە هەستەکەین پلانی جوانمان هەیە ئامادەکاری پێشوەختەمان هەیە بۆ بەڕێوەبردنی مناسبەتەکانی هەڵەبجە بدا لەو تەوەرانەیە بدا لەو ئامانجانەی کە هەمانە بەڵام ئێمە بڕاستی ئەوە نەبێ بڵێن گوێمان لێ ناگیرێ و تووشی ئەزبین خۆمان بە خاوەنی قەزیەکە زانین مناسبەتی خۆمانە بەردەوام ئێمە ئیشی لەسەرەکەین زۆر سپاس کای حاجی ئێمە لێرە لەوانەیە کاتەکەمان کۆتایی هاتبێ ئەگەر قسێکت ما بێتەوە زۆر بە کورتی ینی بوارت نەبوو بێ نەڕەخسابێ بیکەی ئەتەوێ بڵێ وەڵا سوپاس بۆ ئێوەی بەڕێز و کەناڵی ئاسمانی پەیام و درود و سڵاو دووبارە بۆ گیانی پاکی شەیدان و ئێمە دڵنیایی کەسوکاری شەیدانی شەکەین ڕزگاربووەکانیش بەرکەوتەکانیش ئێمە وەزیفەی خۆمانە کە خزمەتیان بکەین ئەم بەڵگە نامانە هەمووی کە هەیە عێراق و هەرێم و ئەوانە لە خۆنینەوە هەنا هەمووی بەری ڕەنجی ماندووبوونی لیژنەکانن ئێمە لە سفر دەست پێ ناکەین ئەوەشی تیا بووە ئێمە یعنی وەکو قورئانە فەرمێن لا نوریدو منکم جەزاء ولا شکورا ئێمە نە چاوەڕوانی سوپاسەکەین نە پاداشت بۆ وەزیفەمانە ئەڵێ کەی
دایان وەکو دایکی ڕاستەقینە وایە دایکە ڕاستەقینەکە ئەڵێ بەشەکەی منیش بۆ تۆ با مناڵەکە کرد نەبێ بژی وانە لەبەرەوە ئێمە سپاسانەکەین دووبارە دەستان خۆش بێ خۆی گەورە پشتیوانتان بێ مەمنون بەڕێز کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم بەرپرسی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری کوردستان لە دیدارێکدا هەندێک قسە و باسمان لەبارەی 37مین ساڵیادی کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجەوە کرد سپاس بۆ هاوکارانم بۆ هاوکارانم لە سلێمانیش بۆ بینەرەوە ڕێزەکان ئێمە گەڕێنەوە لای ستۆدیۆی سەرەکیمان لە سلێمانی و ڕۆماڵی هەڵەبجە درێژە پێدەن ئەمڕۆ هەر لە خزمەتتان ئامێنینەوە لە خزمەت هەڵەبجە و هەڵەبجەیەکان و شەیدانی هەڵەبجەیە ئەبین تا بەیگەیشتنەوەمان خواتان لەگەڵ